کازم زبیدی شروعکار سیاسی و سربازی میوان منه دیوان پرسیاراش ویکم هجای کازم الاستودیو میوان ما تو بخیراتی سرچوا امریکا دقل العراق که دمینید یا کومیلیش و دجبرن امریکا تیدا نبن بلام تیدا هنه. نعم بدءا تحية لكم استاذ جنابتو لا كردستان 24 للراستی دا ئەمریکا لەسەر ئەو بنەمایی کە ڕێکەوتنی استراتیژی و ئەمنی لەسەر پێکێنراوە لەگەڵ حکوومەتی عێراق لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەدا کۆمەڵی خاڵ هەیە کە دەڵێت چەک نابێت لە دەستی دەرەوەی دەوڵەت بێت. ئەمریکا پێشتر جەختی لەسەر ئەم پرسە کردووەتەوە زیاتر لە جارێک لەگەڵ سەرکردەکانی عێراق ئەم پرسەی تاوتوێ کردووە. دوایین دێدوانیش وەزیری بەرگری ئەمریکا بوو کە ئێستا ناوی گۆڕا بۆ وەزیری جەنگ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ وەزیری بەرگری عێراق ئەنجام داوە پێی وتووە کە نابێت چەک لە دەستی دەرەوەی دەوڵەتدا هەبێت هەروەها نابێت میلیشیا و گروپە چەکدارەکان دەستوەردان لە شەڕی دیکە بکەن ئەگەر ئۆپراسیۆن و شەڕ ڕوو بدات هەروەها نابێت دەستوەردان بکەن لە هەر شتێک کە بەرژەوەندی ئەمریکای تێدا بێت جا لە ناوخۆی عێراقدا بێت یاخود لە هەرێمی کوردستان نابێت نزیک بنەوە لە هێزەکانی ئەمریکا. هەروەها لە بەرامبەردا وەزیری بەرگری عێراق ئەمەی بۆ میدیاکان ڕوون کردەوە و قسەی بۆ میدیاکان کرد لەلایەکی دیکەشەوە پێش هەڵبژاردن سەرۆکوەزیرانی عێراق لێدوانێکی داکەوتی پێویستە چەک لە دەستی دەوڵەتدا کۆ بکرێتەوە. سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیح سوودانی کە ئێستا کاتی هەڵبژاردنە جەختی کردەوە کە دەبێت چەک لە دەستی دەوڵەتدا بێت هەروەها دەبێت ئەم گروپانە لەگەڵ دامەزراوە سەربازیەکاندا تێکەڵ بکرێنەوە. هەروەها يعني كانجي آنا الوقت يعني دو ڕۆژێت مای سودانی سا کورسیە نامینیت حکوومەتانی دێ تەشکیل بیت نەدرەنگە؟ بەڵێ ئەمە من وەکو پسپۆڕێک بەڕێز سوودانی ناتوانێت ئەم پرسەیەک لای بکاتەوە تەنها لێدوان دەدات لەبەر ئەوەی کە خۆی بەرهەمهێنراوی چوارچێوەی هەماهەنگیە کێ سوودانی کاندید کردووە بێگومان چوارچێوەی هەماهەنگی سوودانی کاندید کردووە سوودانی ناتوانێت شتێک بکات کە دەدەسەڵاتی دانەبێت تەنها لێدوان دەدات یاخود ئەوەیە کە پێی دەوترێت پێش هەڵبژاردن بۆ ئەوەی کە دۆخەکە هێور بکاتەوە دەیەوێت لەگەڵ ئەمریکا دۆخەکە هێور بکاتەوە. هەروەها من پێشتریش ئەوە وتووە کە سوودانی ئەمەی نییە ناتوانێت ئێستاش ئێمە لە ڕاگررتنی بانگەشی هەڵبژاردن سوودانی ناتوانێت هیچ بڕیارێک سەبارەت بە گروپە چەکدارەکان بدات کە چەکەکانیان لە دەستی دەوڵەتدا بێت. حکوومەت هەیە لە عێراقی کی باڵا دەستە کی بڕیارێت دات؟ بەڵێ بەر سوودانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بڕیارێ بدات؟ ناتوانێت ئەمە پرسەکەیە کە ناتوانێت تۆ ئەگەر بە من بڵێیت کە لە دەسەڵاتی ئەوەیە بەڵێ بێگومان لە دەسەڵاتی ئەوەیە چونکە سەرۆکوەزیرانی عێراقا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئەمە ناونیشانی ئەوە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەتوانێت بڕیار بدات هەروەها سەرۆکی لیژنەی باڵایە بێگومان بە دەستی ئەوە کە بڕیار بدات بەڵام نەیتوانیوە نەیکردووە نەیتوانیوە هیچ ڕێکارێک دژی گروپە چەکدارەکان بگرێتە بەر. چەندین جارە ئەمریکا وێ داخوازێژ سوودانیت کرد حتا هەفدیتنا ترامپ و سوودانی هەمان داخواساتیە دووبارەکردن بەڵام ئەرزێ واقعدا هیچ ناتە گوهارتن گروپ و میلیشێ نێزیکی ئیرانی لەسەر ئاخا عێراقێ و بەرژەوەندیە وان شڵکەن حەک و چیت پێستر دەبن بەوی حاڵێ هەیی فەرماندارێ گشتی هێزن چەکدارên عێراقێ و سەرۆکوەزیرên عێراقێ هەفدەم دێ دووبارە کورسیا دەسەڵاتێ بینیت؟ بەڵێ بە گوێرەی راپۆرتە ئەمریکیەکان من سەیری راپۆرتەکانم کردووە دوێنێ لە پەیمانگەی واشنگتن ئەوە نووسراوە کە ئەمریکا سوورە لەسەر ئەوەی کە هەژمونی میلیشیاکان لەسەر شەقامی عێراقی کۆتایی پێ بهێنێت ئەمریکا سوورە لەسەر ئەوەی کە گروپە چەکدارەکان کۆتایی پێ بهێنێت. لەلایەکی دیکەیشەوە من وڕوام وایە کە ئەمریکا دۆخەکە هێور دەکاتەوە بۆ هەڵبژاردن تەنها لە هەڵبژاردن دۆخەکە هێور دەکاتەوە بەڵام دوای هەڵبژاردن هەروەها لە کاتی پێکێنانی حکوومەتدا ئەمریکا مەرجی دەبێت. من ئێستا من راپۆرتەکانت بۆ باز دەکەم کە ئەمریکا مەرج دادەنێت بۆ حکوومەتی نوێ جا سوودانی بێت
یاخود هەر کەسێکی دیکە ببێتەوە سەرۆکوەزیرانی عێراق ئەمریکا یەکێک لەو خاڵانەی کە دای دەنێت پێویستە گروپە چەکدارەکان چەکیان لەدەستان نەمێنێت چەک بگەڕێتەوە بۆ دەستی دەوڵەت في هذه المرحلة بەڵێ دۆخەدا بەڵێ دەکرێت لەو دۆخەدا بەڵێ ئەو حکوومەتەی کە دێت دەتوانێت بیکات چونکە ئەمریکا سوورە لەسەری من جاخت لێ دەکەمەوە وەزیری جەنگی ئەمریکا وتوێتی ئێمە ڕێکاری یاسایی وقتی نابێت شەڕێکی ناوخۆ العێراقێ بە هەفکاریە لایەنێن دەرڤە نعم بەڵێ ڕەنگە شەڕی ناوخۆ ڕوو بدات چونکە لە دۆخێکدا خوای گەورە بمان پارێزێت ئێمە لە کۆتاییدا هەمومان عێراقین نامانێت شەڕی ناوخۆ ڕوو بدات نامانێت عێراق بڕووکێت نامانەوێت فەشەل بهێنێت بەڵام ئەگەر ئەو گروپە چەکدارانە لەسەر شەڕێکی ناوخۆ دەچێتن یانژی ئستیهدافا ڤان میلیشا و گروپێ نێزیکی ئیرانێ ژالی ئەمریکا ممکنە ئەسرائیلێ کی جوان نەنا پێم وایە کە شەڕی ناوخۆ بەو شێوەیە نابێت بەڵام من بڕوام وایە کە ئەو گروپانەی کە خاوەنی لامەزراوە دەکرێنە ئامانج کەسایەتی دەکرێتە ئامان بەڵام گەلێک چاوەڕێ بوون دەگوتن ئەف هەڵبژاردنە ناهێناکردن ji ber ku ev gropa dihêne istîhdafkirin ji aliyê Amerîka mumkin e İsraîlê ve ev em ber bi helbijardtinan yek du rojê mayî diçîn kate dê çi çêbît بەڵێ لە ڕاستیدا من پێشم وتی کە سێری راپۆرتەکانم کردووە ئەمریکا مەرجی هەیە ئێستا دانوستان هەیە دانوستانێکی ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ ئەوەی کە نائاشکرایە دەرفەتێکیان داوە بە عێراق دەرفەتێکیان داوە بە عێراق دانوستانە ناڕاستەوخۆن یاخۆت نائاشکراکان ئەوەیە کە داوایە بۆ نمونە گروپ میلیشیاکان داوایان لە سوودانی کردووە بە دەرفەتێکیان بداتێت تا دوای هەڵبژاردن هەروەها بەلای منەوە ئەمریکا سەبری تاوە بوو ئەمریکا ئارام يعني ئەوە ئەحمەد الشارع لە سووریا یەکری بوو سوودانی نەچێت لە عێراق بکات ئەحمەد شەرع ئێمە پەیوەندیمان بۆ بەڵام هەر کۆنکردنەوەچەکە دەستی دەوڵەتێدا هەر نەهێڵانە گروپایە بەڵێ ئەحمەد شەرع لە چوارچەوەی سووریادایە سووریا بەیەکەوە لەگەڵ ئەمریکا ڕێکاریان گرتووەتە بەر ئەوەی کە پرسە بە عێراقەوە گروپە چەکدارەکانەوە پێشبێ هەفتەیەک ئێمە لە بەردەم مەترسیا بووین ینی ئەمریکەکان خەریک بووە تەواوی لە گروپەکان بدەن بەڵام وەکو پێم وتی دانوستانی نائاشکرا هەیە کە گروپە چەکدارەکان داوایان کردووە لە ئەمریکا دەرفەتێکیان پێ بدات تا دوای هەڵبژاردن بۆ ئەوەی کە خۆیان چارەسەر بکەن یاخۆت خۆیان تێکەڵی حەشتی شعبی بکەن یاخۆت خۆیان تێکەڵی دامەزراوە ئەمریکانی عێراق بکەن بۆ ئەوەی کە خۆیان دەهێشی ئەمریکا بپارێزن تەنسیقی دەبێ قبیلکەن بەڵێ ناچارن قبوڵی بکەن ئەوان داوایان کردووە گروپەکان نەمێنن چونکە ئەم پرسە سیرکە ئەگەر دۆخەکە وابمێنێتەوە هەروها میلیشیاکان وابمێننەوە پێم وایە کە چوارچەوەی هەماهەنگی هەمویان دەکەونە مەترسیەوە هەموو سەرکردە سیاسەکانی عێراق دەکەونە مەترسیەوە بەبێ جیاوازی چوارچەوەی هەماهەنگی ڕوبەڕووی مەترسیەکی جدی دەبێتەوە لەلایەن ئەمریکاوە کە بکرێن ئامانج نەک تەنها لیان بدرێت بەڵکو دووریشیان بخاتەوە لە پرۆسی سیاسی و نەیەڵێ بگەڕێنەوە بۆ پرۆسی سیاسی ئەوان ئێستا لە دەسەڵاتی خۆیان دەترسن لە ملیاران دۆلاری خۆیان سەرۆکوەزیرێن داهاتیان عێراقی هەردێژ ناو ئیتار تەنسیقی دەرکەویت ڕایەتە 100% سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق من پێم وایە کە لە چوارچەوەی هەماهەنگی دەبێت بەڵام زیاتر بەلای ئەمریکادا مەیلی هەیە ئەمریکی هەیە بەڵێ لە ناو چوارچەوەی هەماهەنگی خەڵک هەیە مەیلی بەلای ئەمریکادا دەچێت من نامەوێت بەو نەفەسە و بەو شێوازە قسە بکەم کە بڵێن ئەمە تائیفی و ئەمە مەزهەبیە بەڵام بەڕاستی قسە دەکەم چونکە دۆخەکەمان لە بەردەستایە سەرۆکوەزیرانی عێراق شیعیەک دەبێت کە خواستی بەلای ئەمریکادا هەبێت سوودانی پێم وایە کە ئەگەری هەیە سەرۆکوەزیرانی عێراق بباتەوە سوودانی وەلا بۆ ئەمریکا هەیە یان ئیرانێ نانە مەسەلەکە ئەوە نییە بەڕێز سوودانی دەیەوێت لە 180 بەلای ئەمریکادا بیشکێنێتەوە چونکە بەم دوایانە کۆمەڵەیەکە ڕەفتاری کردووە کۆمەڵێک سەردانی کردووە بەڵام لە 120 بەلای ئێراندا دەشکێتەوە نوری مالکی دەڕێکێدا دیسا سوودانی کورسیا دەسەڵاتی وەربگریت
لە ڕاستیدا ئەمە پەیوەستە بە سندوقەکانی دەنگدانەوە ئێمە سندوقی دەنگدانمان لە بەردەمدایە و چاودێری دەکەین چاودێری دۆخەکە دەکەین زانین چۆن ئەو دۆخەکە یەکلایی دەبێتەوە ئەگەر سندوقەکانی دەنگدان پێچوانەی سوودانیان یەکلایی کردەوە پێم وایە ئەو کاتە بۆ هەردۆخێک قسێکمان دەبێت و لێرەدا دەنیشینەوە و قسەیەکی دیکە دەکەین چونکە سێ سیناریۆ هەیە من نامەوێت لە خۆمەوە قسە بکەم دەمەوێت سندوقەکان دەنگدان بڕیار بدەن ئەمە سیناریۆ یەکەمە سیناریۆی دووەمیش ئەوەیە کە دوای ئەوەی کە سوودانی دەدۆڕێت یاخود سیناریۆی سێم دۆڕانی ماڵی شیعەیە ماڵی بەڵام شیعەیە کورتی کە لە مختصری زۆرینە چاوێ نوری دەست بدەن. مالکی الكرسي هذا صلاته وێوانینە بعد والله ما اقدر اعرف نازانم ناتوانم بڕیاری ئەوە بدەم شكرا الله يسلمك استاذ هێژای کازم زبەیدی شوڕبەکاری سیاسی و سەرباسی